خۆشەویستان لە تەوەری دووەمدا باز لە پاراستنی شوێنەوار و ڕۆڵیان لە گەشتەپێدانی گەشت و گوزاراکەین. بێگومان من هیچ پێشەکێک ناڵم لە بەرەوەی تۆزێک میوانە بەڕێزەکەمان لە کاتی خۆی دواکەوت بۆی تەعویزی بکەینەوە. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زریان حاجی مامۆستای زانکۆ باس لەم بابەتاکەین. کاکتۆرجان بەخێر. دکتۆر توانین بڵین هەرێمی کوردستان باشووری کوردستان لەسەر نەخشەی شوێنەواری جیهان دەوڵەمەندین ئێمە بە شوێنەواریەکان و گرنگی ئەم پنتانە ئەم خاڵانی شوێنەوار لە هەرێمی کوردستان ئەگەرە بن چی؟ بەڵێ سپاسانەکەم، سپاس بۆ کەناڵی پەیام، سپاس بۆ ئەم بەرنامەیە. دەڕاستیە شوێنەوار ئێستا لە دنیادا بایەخێکی هێندە گرنگی هەیە کە هەموو دنیا پێوەی خەریکە. یعنی ئەوەی کەوا ئێمە ئاگادار بین زانکۆ نێودەوڵەتەکانی دنیا فەندی دنیا هێنن بۆی کەوا بێنە کوردستانی ئێمەوە بە دوای پارچەیەک شوێنەوارە بگەڕێن، شوێنەوارێک بدۆزنەوانێ. بۆچی؟ چونکە شوێنەوار دوجار مڵکی هەموو مرۆڤایەتیە. یعنی تەنها مڵکی یەک کەس نییە، یا مڵکی یەک نەتەوە نییە، مڵکی یەک لایەن نییە، بەڵکو هەموو مرۆڤایەتی لە دروستکردنی ئەم شارستانیەتەیە بەشدارە. ئەوەتە مۆزەخانەکانی دنیا بە ملیۆنان دینار سەرفەکەن بۆی پارچە شوێنەوار بکردنەوە مۆزەخانەی خۆیان عەرزیکەن. ئەوەی کە سێرێ مۆزەخانە گەورەکانی دنیا وەکو مۆزەخانەی پاریس، وەکو مۆزەخانەکانی تری مەسەڵەن ئیتالیا، مۆزەخانەکانی تری فەڕەنسا، ئەمریکا، حتا بەریتانیا، خەڵکانێکن ئێمە سێری شوێنەوارەکانی نەکەین کە فەرعیان هەیە. بڕۆ لە ئەڵمانیا تەنانەت فەرعەکەی بە شوێنەوارەکانی میسر، فەرعەکەی بە شوێنەوارەکانی بابل، مەسەڵەن میزۆپۆتامیا، شوێنەوارەکانی کوردستان کە لەمە خیرەوە وردەوە دەکەوێتە نەخشەی جیهانی. ئەمە بۆچی ئەم لایەنانە ئەم گرنگی ئەدرێ بە شوێنەوار بەم شێوازە؟ چونکە شوێنەوار مڵکێکی مرۆڤایەتی هەر خۆی زانستەکە زانستێکی نوێیە کە نزیکەی 100 ساڵێکە، 150 ساڵێکە ئەم زانستە وەکو سەرپێی خۆی کەوتووە و خەڵکی لە گرنگەکەی تێگەیشتووە، لە بایەخی تێگەیشتووە کە شوێنەوار چەندە گرنگە. بۆچی؟ چونکە یەکەم شانازیکردنە بە ڕابردووی مرۆڤایەتی وانێ، واروەها دووەمیشیان ئەوەیە کە مرۆڤ شوناسی خۆی دیاری ئەکا کە من جێپەنجەم لەسەر زەویە دیار بووە، جێپەنجەی من چی بووە. و سێمیشان بۆ ئەوەیە لە ڕاستیە کە تۆ بتوانین داهاتوو خۆتی پێ بنیاد بنیت، چونکە ئێمە ڕابردوو هەر بۆ ڕابردوو ناخوێنین، ئێمە بۆیە ڕابردووە خوێنین، بۆی کە داهاتوومان ڕۆشن بێتەوانێ. ئەجینا گرنگی خوێندنی مێژوو لەوایە. هەر بۆیە خی گەورەش حتا ئەگەر ئێمە ملاحەزە بکەین لە قورئانی پیرۆزە لە چەندین شوێنە فەرمێ قل سیروا فی الأرض، ئەمرە فەرمێ بە مسلمانان بگەڕێن بەسەر زەویدا. بۆچی بگەڕین؟ فانظروا، بە ئەمرە فەرمێ فانظروا كيف كان عاقبة الذين من قبلهم كانوا أشد منهم قوة وآثارا. بۆچی بڕۆین بەسەر زەویە؟ چونکە سەیری پێشینەکانی پێش خۆتان بکەن. ئەوان پێش ئێوە زۆر بەهێزتر بوون و شوێنەوار و هێزیان هەبووە. ئەمە جارە پێش هەموو شوێ بۆ ئێمە مسلمان زۆر پێش ئەو ئەوروپیانە و ئەوانەکە ئەگەڕێن واجبێکی زۆر سەرەکێت، چونکە علمێکە توان بڵن علمێکی شەرعیە بە پێم ئاەتانی قورآنی پیرۆز کە فەرمێ بگەڕێ بەسەر زەویدا، فەرزە کە ئینسان بگەڕێ بەسەر زەویە. بۆچی فەرزە؟ بێت خی گەورە فەرمێ فانظروا، بڕۆ بگەڕێ، سیروا، بڕۆ بەسەر زەویە بگەڕێ، كيف كان عاقبة الذين من قبلهم، بزانەوانەی پێش ئێوە چۆن بووە، بە چه ئاراستەیەک هاتووە. بۆیە ئەم سۆنگەیە لە هەمووی گرنگترە. بەڵام بەداخەوە بەشێکی زۆر لە ئەوروپایەکان تەمەن ئەوانیش کە ئەگەڕێن، تەمەن بۆیە باسی دیرم کرد، ئەوانیش کە ئەگەڕێن پاڵنەری دینی خۆیان هەیە. مەسەڵەن بەشێکی زۆری ئەو شوێنەوارناسە گەورانەی دنیا کە ئەگەڕێن بەشێکیان جوولەکەن، بەشی هەرە زۆریان وە گەورە شوێنەوارناسەکانی دنیا جوولەکەن کە ئەگەڕێمە دوای شوێنەوارە. بۆچی ئەمانە بەو شێوازە ئەگەڕن؟ بۆ ڕاستاندنی ئەو بابەتانەیە کە تەوراتە هاتووە، کە لە دینی خۆیانە هاتووە. دەیخۆ ئەوانش لە دینی ئێمەشە هاتووە، ئەبێ ئێمەش گرنگی پێ بدەین وەکو موسڵمان کە لایەنەکانی پشت ڕاستکەینەوە. مەسەڵەن بۆ نمونە چیرۆکی تۆفانمان هەیە، ئەوەی کە ئێمە هەمومان نەزانین، ئەوەی حەزرەتی نوح سەلامی خوای لێبێ. دەی هەموو زانەکانی ئەوروپاش بەدوای ئەگەڕێن، هەموو ئەوانەی زانە شوێنەوارناسەکانی دیکەش. بۆچی؟ چونکە لە لای ئەوانیشا قیسەی تۆفان هاتووە، وەلا ئەفسانەی میسۆپۆتامیای کۆنیشدا باسی ئەفسانەی تۆفان هاتووە کە تۆفانێک بۆ هەستا و بەو جۆرە. بۆی هەموو دنیا باسی ئەو مۆزوعاکە هاتە ئەمە خیرە کە زانایەکی گەورەی ئەوروپایی هات کتێبێکی لەسەر نووسی و توێژینەوەی تازەترین توێژینی ساڵی 2020 سەرەوە بوو کە شوێنی کەشتێکەشیان دۆزیەوە کە باسی ئەوە کاتەوە لە نزیک چیای جووتیە. بەرحاڵ ئێمە لە قورآنیش ئەومان باس کراوە، بۆی قورآنی پیرۆزی ئێمەش سێرەکەی چەندین ئاماژەی زۆری تایە بۆ شوێنەواری کە فڵان شوێنەوار، مەسەن باسی شوێنەوارەکانی قەومی سەمودی تایە، باسی شوێنەوارەکانی شوێنەواری کەشتێکەکەی تایە، حەزرەتی نوح سەلامی خوارەوە باسی زۆرێک لە قەومەکانی تری تایە کە خوای گەورە لە قورئاندا ئاماژەی بۆ کردوون باسی بۆ بن. ئەمە وا ئەکات کە ئێمە بڵێن شوێنەوار گرنگێکی ئێجگار زۆری هەیە، هەم لە ڕووە دینێکەوە، هەم لە ڕووە کۆمەڵایەتێکەوە، هەم لەو ڕوەشەوە کە ڕوویکی
اقتصادیە لە ڕاستیە ئێستا چونکە لایەنە ئابوووریەکەش بۆ ئەم سەردەمی سەرمایەداریە زۆر گرنگە چونکە شوێنەوار ئێستا بۆ خۆی ڕاستە خۆبۆتە خاڵێکی زۆر گرنگ لەسەر ئەوەی کە سیستەمی گەشتیاری ڕاکێشەی لە جیهاندا یعنی ئەم هەمووە کە بەشێکی زۆر گرنگە بۆ لایەنی اقتصادێکی ئەگەرنا سەیری ئەم هەموو پارە خەیاڵی خەرجەکرێ ئەگەر لە پاڵنەرەکە پاڵنەرێکی دینی نەبێ پاڵنەرێکی ئابووری نەبێ لە کۆتاییشە پاڵنەرێکی زانستی نەبێ لە ڕاستی خەڵک ئامادەنیە پاری خۆی خەسە خۆی بەشێک لەم فەندانە چین چەند کابرا خاوەن شەریکێکی گەورەیە فەندێکی خۆی بۆ کاری دینی یا مەسەرەن خۆبەخشی یا کاری زانستی یا کاری ئابووری سەرفەکە ئەم فەندانە زانکۆکانی دنیای هێنن لە وڵاتانی ئێمە یا کاری کەمپشکین کاری کەمپشکین گرانە ئەرکێکی زۆرە مثلا تۆ پێویست باڵکەندنێکی زۆر هەیە ڕۆژانە اینجا بگەڕێ لە ژێر زەویەکە چیتە اینجا ئیشی مختبەریتیەکە اینجا ڕاستاندنی زانیاری مێژوویەکانی تیەکە ئەمانە هەمووی پاری خەیاڵی ئەوێ بەڵام لەگەڵەوە شاکەیەکلا بۆەوە ئەتوانین بڵێن کاری زۆر زۆر باشەکەێ ئەو پرسیاری جەنابەت کە کردە لە کۆتاییە فەرمووتان ئایا کوردستان لەکوێی نەخشەی جیهانی ئەم با بڵێن شوێنەواری جیهانیدایە بەڵێ کوردستان ڕاستیە لە پێگەیەکی زۆر دیاری نەخشەی جیهانیە بە دوو بەڵگەی سەرەکی بەڵگەی یەکەمیان ئێمە بەردەوام ئەم تیمی زانکۆ ئەجنەبیەکان لێرن ئەوە تا هەر لەم شاری سلێمانی خۆمانە سیرکەین کە لە گردی کوونارە فەڕەنسەکانی شەکەن و بەردەوام ئیشیان کردو لە بێستان سوور بریتانیەکانی شەکەن و یابانیەکانی شەکەن کە مەسەڵەن تیمەکەی زانکۆی کامبرێج کە هەروها مۆزەخانەی بەریتانیا کە کەسێکی پرۆفیسۆر ڕۆجەر لێرە کاریە کرد لە بواری شوێنەوارەکانی حتا ئەمەی بڵین لە بێستان سوور و هەروها لە ئەشکەوتی پاڵە گەورە ئەمانی کە مێڵم چوادۆری سلێمانی اینجا جگەلەوە زانکۆکانی ئیتاڵیەکان لێرن کە ئیتاڵیەکان ئیشیان لەسەر پەیکۆڵی کردەوە ئیشێکی زۆر لەوانە پرۆفیسۆر کارلۆ کە لێرە کاریانە کرد خۆیان و تیمەکان کە زانکۆی ساپیەنزای ئیتالیا لێرە بوون وەروها زانکۆی بۆڵۆنیا کە ئیتالیا ئێسەوە هاتون لێرە ئەیانەوە ئیشکن تەنانەت یابانیەکان کە زانکۆی تۆکیۆ پرۆفیسۆر شین کە بۆ خۆی هاتوو لێرەوە خۆی و تیمەکەی خەریکن لێرە بە دوای کینەوە پشکنین و کاری ئەوانەیە ئاگەڕن زانکۆ ئەمریکیەکان کە بەشێکیان هاتونەتە ئەم مەنتیقانە و ئەیانەوێ لەسەر و بوارانە بە دوای کینەوە پشکین و کاری شوێنەواری بدۆزنەوانێ جگە لە زۆرێک لە تیمە ئەجنەبیەکانی تر کەمانە بەشێکنەوانە ئەمە نیشانی ئەوەیە کە کوردستان کەوتە سەر نەخشە بڵێ و بەشی زۆری شوێن چکە خاوەن شارستانێکی زۆرە ئەتوان بڵین لانکەی شارستانیەتەکانە کوردستان چکە جار بەجار مێژووە دۆزینەوانێ کۆنترین گوندی گەشت و گورنی کوشتوکاڵی لە هەموو کوردستانە بوو پێشتر کە پێش 6,000 ساڵ پێش زین بوو چەرمۆ بوو ئێستا وما دەرکەوتە بێستان سوور 12,000 ساڵ پێش زینەوە ئێستا ئەویشمان دۆزیوەتەوە و ئێستا لەویش کۆنترە دۆزرێتەوە بەردەوام لە بۆ نمونە هەر زانکۆی ئێمە بەشەکەی من بەشی شوێنەوارە زانکۆی سلێمانی لە ڕاستی ئێمە توانیمانە کە هەر ساڵی پار بۆ ڕاگەیاندنێکمان کرد کە 8 ساڵ خەریکی کاریکنەوە بشکنین و خۆبەخشانە مامۆساکانی بە شوێنەوار توانیمان کۆشکێک دۆزینەوە لە سلێمانی لە پشت گردی داوە لە سەچناکە کۆشکێکی فەرمانڕەوایەتی سەردەمی کاشیەکە ببڕە لولوپیەکان بکرێ لە دۆزیمان و کە فوخاری کاشیەکانیشی تیا بوو لەو کاتەیە بۆیە توانین بڵین کە کوردستان پارچەیەکی گەورەیە لە شارستانیەت و خەڵکێکی زۆر لێرە خەریکی ئەو بوارن و ئەبێ ئێمەش زیاتر خۆمانی بۆ ئامادە بکەین. دکتۆر باست لەوە کرد کە کوردستان دەوڵەمەندە بە شوێنەوار بەڵام ئایا بوونی شوێنەوار بەتەنها ئەمە ئیتر کافیان ئەوە تا پێویستە ئەم شوێنەوارانە پارێزگاری لێ بکرێت و پاشانەوە بەرهێنانی تیا بکرێت لە ڕووی کەشت و گوزارەوە تاوەکو ئەم وڵاتە سوود لەم بابەتی شوێنەوارە ببینێت. بەڵێ بێگومان هەر گەشت و گوزار بڵین شوێنەوارەکان خۆی بۆنی گرنگ نییە چکە هەمومان نەزانین بوونی هەیە یەکەم شت ئەوەی کە گرنگە بتوانین شوێنەوارەکان دەربخینەوانێ ئەمەش پێویستی بە بودجەیەکی زۆر زۆرە تا بتوانین ئەوانە دەرخینەوە بەشێکی تیمە ئەجنەبیەکان ئەو بودجەیە هێنن خۆیانە هێنن و خەرجەکەن و لێرە ئەوە دەرەخەن بەڵام تیمی ناوخۆیشمان هەیە خۆشبەختانە بەم ئەخیرا یاسای شوێنەواری دەچوو لە پەرلەمانی کوردستان کە ئەو یاسایە شتێکی زۆر باشە کە ئێمە دەستخۆشیان لێکەینەوەی کە ئەو یاسایان دەکرد بەتایبەتی دکتۆر زەیدان کە پەرلەمانتار بوو لەوێ توانیان ئەم کارە بکە کە هۆی شوێنەوار نازبوو ئەم کاریان کرد کە مەسەڵەن لە بواری شوێنەواریای ڕێکیان خستەوە کە لەمە دوات تیمە ناوخۆیەکانی ژەتوان کارکە لە بواری کرەمشکنیندا و هەروها تیمەکانی زانکۆکانی ژەتوان کە ئێمە زانکۆکانی خۆمان تازە بەشی شوێنەوارەکانمان هەیە بەشی ئێمە بۆ من 2013 بۆ دامەزراوە کە تا ئێستاەوە تا توانیمانە دوو پرۆژەی شوێنەواری بگرین دەستکاری تیا بکەین وەکو مامۆستاکانمان ئەو خوێندکارانی کە پێمان گەیاندون
و عادەتی شوێنەوارناسی ژوایە کە ئەبێ دەربخرێەوە وکو عرضمکردن کە بێ شوێنەوارەکان بە دەرخین بیناسین بە توێژینەوەی زانستی ئەمە خاڵ یەکەم. خاڵی دوم کە ناسانمان ئەجا پێویستمان بەوە هەیە کە نۆژەنیان کەینەوانێ هەر گەوە گرنگ نییە ئەبێ نۆژەنی کەینەوە بیشی پارێزین چکە شوێنەوارەکان زۆر جار لە ڕاستیە یەکێ لە هەرە مشکیلە گەورەکانی وڵاتی ئێمە بەداخەوە قاچاقی شوێنەواریە کە خەڵکێکی زۆر کەوتونەتە بە تاڵان بردننی شوێنەوارەکانی کوردستان وە تێکدانیشی ینی بەداخەوە بەڵێ بەردەوامە ئێستا حتا ئەوەی کە ئێمە جێی سەر سومان و داخە بۆمان بە ئاشکرا پیج هەیە یان با بڵین گروپی فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتیەکان هەیە ینی سیرەکەین ئەوان وسن هێ ناسینەوەی هێماکان ناسینەوەی نازانم چین ئەوە بۆی کە بەحسام بە ئاشکرا بەدۆی شوێنەوارەگەن ڕاستە کە لایەنە پەیوەنددارەکان زۆر توندن بە تایبەتی دوای دەرچوونی یاساکەش زۆر توندن دەستیان خۆش بێ ئاساییش یا هەموو ئەو لایەنانی تر کە زۆر توندن لە ڕێگریرەوەی بەڵام لەگەڵەوەشە خەڵکی چاوچنۆک و خەڵکی چاوبرسی بەرامبەر بە ئەم مێژووی ئەم وڵاتەوە بە خەڵکی ئەم وڵاتە لە ڕاستیا بەردەوام خەریکی تاڵانیکردنی ئەو شوێنەوار لە کاتێک هیچ سفادەشی لێ ناکەن بەشێکی زۆریان بەداخەوە تێکی ئەدەن ینی هەموو شوێنەوار و معلەمەکانی تێگەن بەجۆر هەر ڕێک ناخرێتەوانێت بەڵام وەکو پێویستیش ئێمە توانیمانە هەندێک بەربەس هەندێک شێوازی ئەوە دروست بکەین کە خەڵک بە ئاسانی نەتوانێت بەو ئیمکانیەتە کەمەی کە حکومەت دابینی کردووە کە بەداخۆ ئیمکانێکی زۆر کەمیان دابین کردووە هەر نیشە زۆر جار ئەوە 10 ساڵە هەر هیچ نییە کە توانراوە کەم تا زۆر کەمێکی زۆر شتێک بپارێزرێ بەڵام هێشتا هیچ نییە وە پێویستە کە حکومەت ئاوەڕی جددی باتەوە لە کەرتی شوێنەواری و لە کەرتی گەشتەوەی کە هەیە ئێستا ئێمە هەندێک کەسایەتی هاوکارمانن لە هەندێک کاریکردنەوە پشکنیە هەندێک ئەوانە ئەتوان باشە حکومەت نابێت بودجەی تایبەتی بۆم بوارە نیشتیمانیە گرنگە هەبێ چکە ئێمە بەڕاستی بمانەوێ نەمانێت بەشە کللتوری ڕۆشنبیرەکە ژێرخانی مرۆڤایەتیە ژێرخانی کۆمەڵگەیە ئێمە خەریکی سەرخانی چکە سەرخانمان جارێ ئەوەیە بۆچی هەر خەریکەوەین کاکە لانی مادی چۆنە سەرمایهداری و موچە و ئەمانە کە ئینسان ڕاستە بژەی بژیانە بەڵام ئەو سەرخانەکەیەتی بزین تۆ ژار ژێرخانەکەمان بەهێزکەی ژێرخانەکە دکتۆر ئەکرێ بڵین لەم سەرزەوی ئێمە لێی ئەژین لە ژێرەوە لە ژێر زەوی ژیانێکی دیکە و شارستانێکی تر بەڵێ یەک دووەم هەر بە هەمان سەرەنی فعلی دومیشی بکەم شوێنەوارەکانی ئێمە لە هەرێمی کوردستان لە چ جۆرێکن؟ بڵێ لە ڕاستە ئێمە خاوەنی و عرضمکردن شوێنەوار و شوناسێکی زۆر گەورین و ئەم شوێنە لانکەی مرۆڤایەتیە لانکەی شارستانێتەکانە هەر دوای تۆفانەکەیتە لە کوردستانەوانێت جاریکە مرۆڤایەتی سەری هەڵداوە ئەو گەلە کۆنانی کە لە کوردستانە هەبوون کاشەکان و گوتیەکان و لوێەکان و کاردۆخەکان و هەموو ئەو میتانیەکان و هەموو گەلانی کە لەم مەڵتیقەیە ژیاون ئەمە لانکی مرۆڤایەتیان دروست کردووە لێرەوانێ بۆ ئەمانە هەموو شوێنەواریان هەیە شوێنەواریان بۆ بەجێ هێشتوین کە ئەنواع و ئەشکاڵ بەم ڕۆژگارە ئەدۆزرێتەوە هەتا ئێستا دوژمنانی میلەتی کورد ئەم شوێنەوارانەیان ئەشاردەوە ئەیان برد مەسەرەن تاڵانیانەکە ئەیان کردوەهی میلەتانی تر دیرانیان جیراساتی وەکو پێویستی لەسەر بکرێ بەڵام لەمە بەدووە ئەبێ خۆمان ئەم لایەنە بگرینە دەست ئەمە خاڵ دووەمیان چۆن بگرینە دەست بەو بەهێزکردنی ژێرخانە کللتوری کە هەمانە ژێرخان چییە کە هۆشیاری شوێنەواری بڵاوکەینەوە من پێش ئێستا باسیەوەم کرد کە بەشێکی زۆری شوێنەوارەکانمان ئەبرێن تاڵانەکرێن بەخرا ببرێن بەڵام ئەبێ خەڵکە هۆشیاری نیە بۆ ئەوای لێکە ئێمە پێویستمان بۆیە کە ناوەندەکانی خوێندنی شاجارێکی کە ئەمە بەهێز بکەینەوانێ خەڵکی هۆشیاری هەبێ بەرامبەر بە شوێنەوارەکانی کە ئەم شوێنەوارانە مڵکی حکومێتە حیزبیە کەسێک نییە ئەمە مڵکی یەکەم جار مەموو مرۆڤایەتیە ئەنجام مڵکینەتەوەی کە ناوی کورد کە شوناسی پێوە بەسراوەتەوانێ بۆیە ڕەنگە لای جەنابتان مەسەن گۆزەیەکی بچکۆلە خەڵکێکە هیچ بایەخی نەبێ بەڵام لە جیهانی شوێنەوارناسی و زانستەکە بایەخی زۆر گەوری هەیە ڕەنگە خوێندنەوەیکی زۆر گەوری بۆ بکەین ئەنجا جگە لەوە ئێمە کۆمەڵێکی زۆر شوێنەوارنمان هەیە کە فترەی ئیسلامیە مەسەن 1400 ساڵ فترەی ئیسلامیمان هەیە بەڵام ئەمانەش تا ئێستا پێویست هیچ ئیحمال کراون هەر گرنگیشیان پێ نادرێت لە ناوچەکانە ئەمیش دیسان پێویستیان بە نۆژەنکردنەوە پاراستنەیە کە پاراستمان و نۆژەمان کردەوە ئەنجا خاڵێکی ترێتە پێشەوە ئەویش بریتە لە لایەنی ئابووری کە گەشت و گوزاریە کە ئەو کاتە خەڵکانی کێژگار زۆریان ئەم خەڵکیانەکە من سەیرم پێخانێکی کەلەپوری کۆندا ئەم شاری سلێمانی ئەمە ئەڕوخێنی ئەیکە بە باڵەخانێکی ئەیکە بە گەراجێکی گەورە یا مەسەرەن جاری وا هەیە خەڵکێکە بینین ئەچێ بینایەک هەڵەکەنی لە ژێرەوە یەک شاری گەوری شوێنەواری دۆزێتەوە یەکسەر لای بە ئەوواگە ئەگەر ئەو سەرمایهدارەکە و بینا گەورت گەراجە دروستەکە بێت بیکە بە شوێنێکی گەشتیاری بە مۆزەخانەیەک
ئەوەندەی گەراجەکە زیاتری دەزاکەوێت بە پارەبی کاتە ژوورەوە یعنی نۆژەنی کات ڕێکی بخاتەوە و خەڵکانێکی ئەژنەمی ڕەنگە بێسەردانیەوە بکەن کاکێ مەچەند وڵاتی دنیامان هەیە بەس لەسەر گەشت و گوزاری شوێنەواری ئەژین ینی سێری ئێران کە بەسیترین شوێنی ئێران سەرەکی مۆزەیەکی جا دروستەکە نابێڵن مۆزەیەکی فڵان مۆزەخانەیەکی جا دروستەکە بڕۆ سەری وڵاتیشی و ئەردەنکە هەر ئەچتە ناو وڵاتی ئەردەنەوانێ هەموو بەس هیچ شتێکی نییە تەنها ئەوەی کە هەیەی گەشت و گوزاری شوێنەواریە وڵاتێکی وەکو تورکیا ئەستەمبول کە لە ساڵ 60 داهاتی تورکیا دابینەکە بەس لە ڕێی گەشت و گوزاریەوە دابینیەکە کە بەشێکی زۆری گەشت و گوزارێکە سەردانە بۆ با بڵین شوێنەوارەکانی کە ئەوان هەیەە ئەی ئێمە بۆ لە کوردستانە ئەمە نەکەین کە لە کاتێکا زۆر شتمان هەیە و زۆر شوێنمان هەیە و شایەتی چەندین ئێمە لە ساڵی 1920 شایەتی ڕیچمان هەیە کاڵێ فلان گرد و فلان گرتەمە شوێنەواریە کە ڕیش سەردانی سلێمانی کرد ئەنج چجای ئەوەی کە 200 ساڵ بە دوای ئەوەیە ئەمە هەن زۆر ولیەم یودمان هەیە کاتوتەم سلێمانیوانێ باسی کرد و باسی شێوازەکانی ژیانی کرد و باسی خانۆکانی واسی ئەی بۆشی ئێمە لە ئێستەیە بۆچی ئەم بابەتە وەڵام دەستکرێت و دکتۆر ئەوی کەوتم کاتیش تاوە بەڕاستی ئێمە شوێنەوارەکانی ئێمە لە هەرمیسان لە چ جۆرێکن ئێمە لە جۆرمان نییە بۆ شوێنەوار بەڵام چوار پێ جۆر بڵێ ئێمە هەموویمان هەیە لە کوردستانە لە ڕاستی هەموو شوێنەوارەکانمان هەیە شوێنەواری شارستانیتمان هەیە کە زۆر کۆنن کە لە ئەتوان بڵێ مێژوی هەر بەسیترین ئیش ئەو بوو کێمە دۆزیمانەوانێ کە مێژوی سلێمانیمان گۆڕی بۆ 3500 ساڵ بەر لێسە تابلێتی نووسرامان دۆزیەوە کە لە تابلێتەکە هەم کۆشکە هەموو تابلێتی کە دۆزیمانەوە دوعایەکی تایە ئەی خوای گەورە ئەم کۆشکە ڕوونا بکەیتەوە ڕوونا بکەیتەوە ئەمە بە زمانی خەتیمێخی نووسراوە لە دوعایەکە لەسەر تابلێتێک نووسرا بوو هەڵواسرا بوو کە ئێمەش بەشێکە دیراستێکی ئاینیەکی لەو شوێنەکە هەمانە مەسەلەن لە کونارە زیاد لە 70 تابلێت دۆزراوەتەوە ئەم تابلێتانە هەرێکۆ باسی بارودۆخێکە باسی بارودۆخی ئابوووریەکە باسی بارودۆخی ژیانی کاتە لانی شارستانیت هەمووی تایە لایەنی ئاینیشمان زۆرە ئێمە مەسەلەن ئەم هەموو شوێنەوارەی کۆنی کە لەم مەنتیقەیە هەبووە ئەو گۆڕە دەخمانی کە هەمانن کە ئەتوانین بڵێن ئەگەرێتەوە بۆ سەردەمی ئاینی هینەکان ما بڵین ئەو ئاینی زێربانیەکان جۆرێک لە ئاینیکی ترمان هەیە کە جگە لە ئاینی زەردەشتی ئێمە خەڵکی ئێمە توانین بڵین ئەو جۆرە ئاینیانەوە کە زێربانی پێوتراوە کە جۆرێک لە ئاینێکی تایبەتی کۆنی کوردان بووە کە میتراییە کە تەنها ڕووناکیان پرستووە یعنی بەشێکی زۆر لەو گۆڕە دەخمانیان لەو شێوازانی کە ئێمەی دۆزین لە شاخەکانی کوردستان ئاماژەیە بۆ ئەو لایەنە ئەمە جگە لە ئەوەش ئەنجا شارستانیەتی ئیسلامی بە سەدان شوێنەوارمان هەیە لە ناوچەکانی کوردستانە هەر زۆر دوورمەڕ و مزگەوتەکانی ئێمە منارەکانی کوردستان منارێکی جیاوازن کە لە شوێنەکانە هەمانە جگە لەوە ئەم کۆشک و تەلارانی کە لەم مەنتیقانە دروستکراونە سەردەمانی ئیسلامیە کە ڕەمز و نیشانێکی جوانتیە ئەو هەموو نووسینانی کە لە کوردستان ئەو هەموو دەستنووسە گرنگی کە هەمانن ئەی بۆ دەزون بەشێنێ لە شوێنەوار ئێمە یاسای شوێنەواری ئەڵێ هەر شتێک 200 ساڵی بەسرا بڕوە ئەوە شوێنەوارە ئەی دەستوسمانەیە 700 نووسراوە لە کوردستانە ئەمە شوێنەوارێکی گرنگ نییە بێگومان ئەمانە هەمووی بایەخی زۆریان بێ پێ بدرێت و کوردستانی ئێمە یەکێکە لە ناوەندە زۆر گرنگەکان ئومێ دەکەم لەم بەرنامە و چەندان بەرنامێکش کە ئێمە بەشدارین ببێتە هۆکارێک بۆەوەی کە خەڵکی ئێمە هۆشیار بێ بەرامبەر بە شوێنەوارەکانی بزانێ ئەمە بایەخێکی زۆر گرنگێ و بە شتێکی زۆر بە نرخە کە پێویستە بپارێزرێ نەکە لەناو ببرێ. سپاسەکەین دکتۆریان کاتی زیاتر هەڵەگرێ وەڵام ئەم هەر ئەوە دەرفەتمان هەبوو سپاس بۆ دکتۆر زریان حاجی مۆمۆستای زانکۆ کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو. سپاسەکەین.